دو ساڵی زۆرە ئێمە ناکرێن مناڵ لە دایک دەبێت بە 18 ساڵی لەسا عەسکەری و گەورە بووای بالغ بووە ئەو پەرلەمانەی مەش ئەو ئیدارەی ئێمەش 32 ساڵە بەڕاستی لەوە دەرچوە بڵێ وەڵاهی تازەیە و فەریکە و هێشتا ڕەگ و ڕیشەی بەهێز نەبووە ڕەگ و ڕیشەشی بەهێز بووە بەڵام پێم وایە ئێمە تەعاملمان لەگەڵ گلاسێکی زۆر ناسک و هەستیارە جاروێ لە دەستمان دەکەوی شتێکی لێ دەشتێت تا ئێستا پەیوەندی ئێمە و پارتی نەبووە لێمە بە مانشێتی گەورە لەسەرەوە وڵاتانی جیران تەحلیزکەین لە دژیە مکارێکی خراپە چونکە ئەو کاتەش وتم ئەم ڕۆژنامە زمان حاڵی پارتیە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش پارتیە خۆی سەرۆکی حکوومەتی سلێمانیشە یعنی چۆن وڵاتێکی جیران هان دەدا بۆ هێرشکردن بۆ سەر کارێکی خراپە لەبەر هەر سەبەبێک کردویانی من پێم وایە ئەوە پێویستە لە داهاتوێکی نزیک لە کۆبوونەوەیکی دوو قۆڵی ئەو مۆزوعە یەکلا بکرێت ئێستا کەش هەندەش هەیە لە زیاتی بە مانشێتی گەورە بنووسی چاوساغی بۆ جەشی تورکیا پێی بۆ نایە دانیشین ڕێککەوین کە ئەوە ڕاستە یا ڕاستنی ئەگەر ڕاستە بۆ حکوومەتی خۆمان قبول دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان حەق قبول نەکا گەشتی وەهابی چونکە ئێمە و جیرانەکانمان گلەیشمان لێک هەبێ بەڵام ئێلانی شەرمان لە دژیەک نەکردیە هێز لە دژیەک تیار ناکەین جا و هێزە هێزی ئۆپۆزیسیۆنی وڵاتەکانی خۆیان بی بە هیچ شێوەیەک یەکێتی نیشتیمانی هەز بە مەسئولیەت دەکات و مەسئولیەتی نیشتیمانی و نەتەوەیی لەگەڵ وڵاتانی جیران هەوڵی ئەوە نادا ببێ بە سەنگەری دژ بە وڵاتانی جیران لەژێر هەر ناو نیشانەوی بڵێ پشتیوانیان لێ دەکەین